با قەدری ئەم قورئانە بزانین خۆشەویستانم کە ئێستا ئەوە لە هەموو مزگەوتا بەم تەبعە جوانە ملەوەنە تەجوید کرا و لەبەر دەستماندایە ئەزانی ئەم قورئانە بۆ خەڵکانێک ئێستاش و لە پێشتری شاوە بە ئاسانی نەبووە. زانای بەناوبانگ دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی عەلا قیمەمی الجیبال کە ئەو کتێبە الحەمدولایە ئێستا لە کتێبخانەی کوردیدا کراوەتە کوردی بە ناوی لووتکەی سەرکەوتن، مامۆستای وەرگێڕی بەتوانە ئازار عەباس گلێجاڵی کردوێتی بە کوردی لە لاپەڕەی 313دا ئەمە هەیە خۆتان بیخوێننەوە. ئەفەرمێ دکتۆر حەسان شەمسی لە پێشبڕکەیەکی نێودەوڵەتی هەموو دەوڵەتانی جیهانی ئیسلامی و غەیری ئیسلامی ژەوانی مسلمانیان تێدا بەشداریان کردبوو، مێرمەنداڵێکی تەمەن 12 ساڵی یەکەمی پێشبڕکەی لە بەرکردنی قورئانی هێنا کە هەموو قورئانی زۆر بە دەنگی خۆش و زۆر بە تەجویدی جوان خوێندەوە. لیژنەی هەڵسەنگاندن لە بەردەمی هەموو ئامادەبوواندا لێی پرسی چێ ئەم قورئانەی وا بە جوانی فێر کردی و پێی لەبەر کردی؟ وتی من هیچ مامۆستایەکم نەبووە بەس باوکم. وتیان مامۆستاکەی باوکت چێ بوو؟ وتی مامۆستاکەی باوکم باپیرم بوو. ئەزانن ئەم مناڵە لە کوێوە هاتبوو؟ لە ڕووسیاوە هاتبوو. وتیان سەیرە باوکت سەردەمی ئیتیحادی سۆڤیەتی جاران کاتێ حکومی کۆمۆنیستی لە وڵاتەیە کاری دەکرد، سزای کەسێک ببیندرایە بەرماڵ لە ماڵیایەتی و نوێژی کردو بەس کوشتن بوو. عنی کەسێک یەک سوزدەی بە حەقی بۆ خوا بردبێ سزاکەی هیچ شتێک نەیدەگرێتەوە ئیلا ئیعدام نەبێ، بە گولە ڕەمی دەکرێت لە سێدارەدرا. چۆن باوکت ئەم قورئانە فێر بوو؟ وتی باوکیشم باپیرم فێری کرد. والله سەیرە لەو پەڕی توند و تیژیدا باوکت لە لای باپیرت قورئان فێر بووە. چۆن فێر بووە؟ وتی باوکم بۆی باس کردم، وتی ئەو کاتە من منداڵ بووم وەکو تۆ، باوکم بە ناوی باغداری و ئاژەڵداری ئەوە ڕۆژانە منی سواری پشتی گوێ درێژەکەی دەکرد و بەیانیان لەگەڵ خۆی دەیبردم، مەکتەب و شتمان نەبوو. ئەڕۆیشتین کە لە گوندەکە دەردەچوین باوکم تورەکەیەکی ڕەشی دەکرد بەسەرما و گرێی دەدا بۆی چاوم لە هیچ نەبێ، هەتا دوور دەخستمەوانەوە دەچوینە ئەشکەوتێکی بچکۆلەوە لەوێت چەند پەڕەیەکی لێ بوو وەکو تەختە قورئانی لەسەر نووسرابەوە، هەموو قورئانەکە ئەوا لەسەر تارچە تەختە نووسرابەوە. هەموو ڕۆژێ باوکم دەهات قورئانەکەی بۆ دەخوێنمەوە بە یەکەوە دەورمان دەکردەوە و من لەبەرم دەکرد و باوکشم دەوری دەکردەوە، بۆی هەم فێری خوێندنەوەکە بم نەکرد بە لەبەر بە حیفظ، هەم فێر بم بیخوێنمەوە هەم لەبەریشی کەم. دوای ئەوەی کە نزیک ماڵەوە دەبووینەوە دەهاتینەوە سەر ڕێگای شەقامی ئەسڵی باوکم تورەکەکەی لەسەر لەوێ لێی دەکردمەوە کە لە ئەشکەوتەکە دەهاتینە دەرەوە تورەکەکەی لەسەر دەکردمەوە. وتیان باپیرت بۆ وای لە باوکت دەکرد؟ وتی باوکم وتی باپیرم دەیگوت نەوەک لە ژێر چاودێری دابین، ئەم ئەشکەوتە مەدرسەی تەحفیزی قورئانە، ئەوە کردومانە بەنۆرە ئەمڕۆ سەرەی منە سەعات ئەوەندە بەیانی سەرەی فڵان کەسە سەعات ئەوەندە منداڵەکان دێنن لەم قورئانەش زیاتر شک نابین لەم وڵاتەیە، ئەوەندەمان لەسەر پارچە تەختە نووسراوەتەوە بەدەستگەیشتووە، بۆی ئەم قورئانە جیل بە جیل بگێنین و نەهێڵین فەوتێ. ڕۆڵە دەترسم لە ژێر چاودێری دابین و پۆلیس و ئاسایش چاودێریمان بکە. بۆیە ئەگەر جیرین نەوەکو تۆ بە قسەی خۆش و قسەی لووز بتخەڵەتێن و ئاماژە بۆ بکەی ئەشکەوتەکە لەکوێیە و قورئانەکە لەکوێیە، یان بترسێن و لە ژێر هەڕەشەدا و لە ژێر تەعزیبە قسەیەک بدرکێنی و بیان دەست بەسەر ئەشکەوتەکە و قورئان خوێنەکان و قورئانەکەدا بگرن. من تەحەممولی هەموو ئەشکەنجە و ئازارێک دەگرم، بەس تۆ تەحەممولی ناکەی. با شوێنەکە نەزانی شوێیە، با تۆ بە چاوی بەسراوە دەتبەم و بە چاوی بەسراوە دەتێنمەوە. باوپیرم بەو شێوەیە قورئانی فێری باوکم کرد، باوکیشم بەو شێوەیە قورئانی بە من ختم کرد. بەڕێزان چ زەحمەتێک، بەڵام چ تام و چێژێک. ئێستا الحەمدولillah لە هەموو مزگەوتێک و لە هەموو گەڕێکەکە بنکەی فێربوون و لەبەرکردنی قورئان هەیە. توخوا مناڵ چاوگەشەکانتانی لێ بێبەش مەکەن.